ئەم کاتتان باش من کامەران حاج عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر کێشە و گرفتەکانی بەردەم هاوڵاتیان بۆ دەرهێنان و وەرگرتنەوەی پاسپۆرت لە نێو هەرێمی کوردستاندا. هاوڵاتیان بەشێکیان باس لەوە دەکەن ئێستا گرفتیان هەیە لەوەی کە پاسەپۆرت دەربێن و پاسەپۆرت وەربگرنەوە. ئێمە دەمانەوێت لەگەڵ بەڕێوەبەراتی پاسپۆرتی هەولێر وەک نمونە لە هەرێمی کوردستان بزانین کێشەکانی بەردەمی ئەوان چییە و وەگلەی و گازاندەکانی هاوڵاتیانش سەبارەت بەم پرسە چەندە لە جێگای خۆیەتی. لەگەڵمان بن. تۆ لەبەر ڕۆژی ها؟ مامەڵەی جیازیش بەوە بێتاقەتت ناکە؟ کوڕە بەدێ پشتم حەمەلیاتە بەرەوە لە بە ڕۆژوشی؟ وەڵای لە سبەینەوە دوو نەفەری لێ چاوەڕێ دەکەم، یەک نەفەری لێ چاوەڕێ دەکەم. هەر دەرێن ئێستا نە ئێستا. بابی شەیدا هاتم لێرە دەرێ ئەوە کاتی ئەوەی نیان نفوس ناخوا جنسی عێراقی نییە ئەوە چەند ما هەت مانگام لە پاسەپۆرت نوێکردنەوەی هەت مانگە؟ پارەمدا 250,000 250,000 VIP VIP 250,000 بە ماوەی 4 ڕۆژی 4 ڕۆژ 5 ڕۆژ. وەرە چەندە مامەڵەت کردو؟ تقریباً 2 مانگە. 2 مانگە؟ 2 مانگە مامەڵەتەوە چاوەڕێ دەکەیت. چاوەڕێ وەرگرتنەوە. ئێستا دڵنیای کردەوە بووە؟ بەخۆی ناوەڵە دڵنیانی. دڵنیانی؟ دەداوە یەکان تەسمی دەکە لە کۆمپیوتەرە دەنەکە ناوەکە دەرچوو بێگەڕابتەوە پێ دەرەندە سوەرگەر ناهیچ. 2 مانگە چاوەڕێ. 2 مانگە چاوەڕێ. ئاساییە؟ 2 مانگە بازەتەوە دەرێت دەفتەر نییە کە دەفتەر نەبێت زیباریان باشە تۆ بە پەلێ بۆ سەفەر؟ بەخوای شەر نییە ناوەڵە بەسە لازمە هەر حەز دەکەی هەر وەرگریوە حەز دەکەی هەر وەرگریوە. ئەی تۆ چەند؟ باش برام بەخێرەتون دەکەم بەشی بەخێرەتون دەکەم بەڕێزم. چەند دەبی چاوەڕێ دەکەی؟ وەڵای لە سبەینەوە دوو نەفەری لێ چاوەڕێ دەکەم، یەک نەفەری لێ چاوەڕێ دەکەم. هەر دەرێن ئێستا نە ئێستا. ئێستا نا ئێستا وڵای کێشەم نیە لە خۆی بزیاد. یعنی پاسپۆرتەکە وەردەگیری؟ بەرێ بەرێ پاسپۆرتە وەردەکەم سەفەر دەکەم لەگەر بابم دەچمە ئێران. بچێ ئێران؟ بەرێ. چەندە خەریکی؟ خدمەت سەری ئەشم لێ خدمەت سەری ئا بە پارەی کردیتم 150,000. پارە یعنی خزمەتگوزاری بە پەلە؟ بە پەلە بەرێ بەرێ. 250,000 250,000 ڕۆژە؟ وڵای نازانم هەفتێک دەبی. بەرام لێرە نووسرا دەرێت 48 ساعت. 48 ساعت. بەرام لە سبەینەوە چاوەڕێ دەکەم. هەر دەرێن ئێستا نە ئێستا. تۆ 28 تقدیم کردیا. ئەوڕۆ چەندە؟ ئەوڕۆ چەندەوە؟ یعنی 3 مانگ. 27 تقریبا 3 مانگ. 3 مانگە. تازە ناوت هاتۆ تۆ؟ تازە ناوە هاتەوە. بۆ پێت وایە جیاوازی کرابێت؟ ئەگە جیاوازی قەیە 250,000 کابرا دەدا ئەمن نادەم با 10 ڕۆژ فەرقەت چێبی. با 5 ڕۆژ. با تو 3 مانگ یعنی تقریبا هەندەکە زۆر. زۆرە. باشە هیچ ئیمکانیەتی نەبی. بەڕێوەبەراتی پاسپۆرت دەرێت دەست ئێمە نییە لە بەغدا. بابا عندك شي لدەستوانەتان بیکەن. چی وەکو؟ يعني پێشنیاز بکەن خەڵکەکە لۆ یعنی 250,000 بیتن با کەمتر بی. بەڵام بڕیاری بەغدایە. یعنی کابرایەک دەڵێ بە پەلە من دەبی سەفەر بکەم پارەش دەداتن. بە پەلە قەیناکە دیێ من بۆچی چی من نەتان 250,000 لەم نەخۆشم هەبی یان پێویستێکم پێبی 4 عائلە 4 نەفەر بی هەرێکی 4 نەفەری با قسمت. بەڵام ئەمانە کەس یعنی دەکات ئیشەکی زەروری هەبێت. بەڵام ئەوان دەڵێن ئەوەی نەخۆشیان هەبێ ئەوەی کە سوکاری شەهید بن و بریندار بن پێشمەرگە بن ئێمە هاوکاریان دەکەین. والله من با هاوکاری نازانم. ئەوە دەکەن بە جیاوازی دەبینەوە شتێ. ئارێ والله ئەوە ناکە خزمەتکردنی خەڵک بۆ نسبەتەی 3 مانگ ڕابوەستی لۆ دەرنەچێکی بە 4 ڕۆژ. ئەم شوێنانە گونجاو ناوەڵا گونجاو نییە. وەڵا خەرکەکە زۆرە ینی شوێنە شتێ ئەگە چاوەڕوانیش بکە بەرام شوێنەکەی ئیسراحەت لێ بکە هەتا سڕی دێتن لەبەر ئەوە تا ئێرانەوەستی. باشە تۆ سەفەر دەکەی؟ بەڵێ. هەرمە بەس لە نوێکردنەوەی پاسپۆرت دەکەت بۆ سەفەرە؟ بەڵێ. پاشاندێ خەڵک سەفەرش ناکە پاسپۆرت نوێ دەکاتەوە. یعنی مەسەلەکەت چییە؟ ترسەکەی لەوەی بەغدا جەواز نەدا یان قسەیەک زیاتر دەلیلانی پاسپۆرت ئەوانەی کە دەردێن زیاتر لەوەیەکە لە کاتێک کە پێویست پێبی دەرنایە دێرخوانە ئێستامە بە 2 مانگ مەسەن ئەوە دادنێ مەوعید ئەو کاتەکە ئەو تاخیربوونە خەڵک دەترسێنێ ناچارە بەڵێ با کاری خۆم بکەم بەڵێ. دەستەڵات
لە نێو بەڕێوەبەراتەکانی پاسەپۆرتی شارەکان بە تایبەت لە هەرێمی کوردستان تا ڕادەیەک کەم بۆتەوە بەغدا پەیوەندیدارە بە پێدانی کۆمەڵێک ڕەزامەندی ینی هەولێر سلێمانی دۆ هەرێمی کوردستان شار و شارسکان بە شێوەیەکی گشتی بەبێ بەغدا ناتوانن مامەڵەکان ڕایی بکەن سەبارەت بە کێشە و گرفتەکانی هاوڵاتیان ئێمە ئەوڵ دەدەین لەگەڵ بەڕێوەبەری پاسپۆرتی شاری هەولێر عەمیدی ماپەروەر دیدار عومەر گفتوگۆ بکەین بزانین وەڵامی چی دەبێ و هەوڵیش دەدەین ڕاستەوخۆ ئەو وەک بەرپرسی پاسپۆرتی هەولێر لەگەڵ هاوڵاتیان ڕوبەڕووی یەکیان بکەینەوە هاوڵاتیان گلەیەکانی خۆیان بخەنە ڕوو ئەویش وڵامی پرسیار و گلەیەکانی ئەوان بدات. فترەیەکی زۆرە جێبستیەوە دەبین سەختێکی زۆر لەسەر بەڕێوەبەراتەکەی ئێوە هەیە بۆ کارەکان بۆچی دەگەڕێت؟ بۆی ئەو ساڵ لە مانجیەکەوانەوە 4-5 مانگ دەبێت زەختێکی زۆرمان لەسەرا پێش و شتیوانە بۆ ینی مانجی 1 هەتا 6 خەڵەباڵغی لە دایرەی زۆر کەم بووە بەڵام ئەو سال زیاتر بووە بۆ کارەکەشی ئەوەیەکەوە نەبوونی پاسپۆرتی بەتاڵ کە لە بەغدا مانگانە یان هەفتانە لۆمان دێت واروە هاوڵاتێکی زۆر بۆ گەشتیاری و یان بۆ چارەسەرکردنی نەخۆشی دەستنە وڵاتانی دەوروبەر ئەم ساڵیش عومرە یعنی بەڕاستی خەڵکەکی زۆر چووە بۆ عومرە و واروە ئێستا مەوسومی حەجیشە پاسپۆرتیان بۆ دەرکەوێت کۆمەڵێک هۆکار هەیە پێشترش ڕەزامەندیتان لە بەغدا وەرنەدەگرت؟ پێشتر ڕەزامەندی ماوە دەگرت بەڵێ بەڵام پاسپۆرتی بەتاڵ نییە سەبەبەکەشی ئەوەیە کەوا بەڕێوەبەری گشتی ڕەگەزنامەی بەغدا بە وەکالەتە وەزیری ناوەخۆ بە وەکالەتە پێش و بەڕێز وەزیری ناوەخۆی پێشوو عەقدی دەکرد ملیۆنێک پاسپۆرت داهات بۆ عێراق تەوزێیان دەکرد 20,000 30,000 پاسپۆرتمان دەن بەڵام ئێستا کە مانگانە دەیکەن 50,000 تا 100,000 ئەوەش بەشی هەموو عێراق ناکە کێشەکار هەولێر نییە کێشەکە لە هەموو عێراقە باشی دایە حاجی ئەحواڵ باشە جواز نوێ دەکەیتەوە سەفەر دەکەیت دەچێ عەمرە؟ ناوەلای قەولە نەخۆشن بچمن نەخۆشی ئێستا تۆ لەبەر ڕۆژی ها مامەڵەی جوازیش بەەوە بێتاقەتت ناکە کوڕە بەدی پشتم حەمەلیاتە بەرێ وەلا بە ڕۆژوشی باش چ دەڵێیە حکوومەت وەڵاهی دەڵێ حکوومەت کا دەکەین ئەو بەڕێوەبەرایەتیانەی کە مامەڵەی هاوڵاتیە وا بکە بەلای کەمیەوە ڕۆژ لێمان نەدا دەرم ڕحمێ بەو حالەمەی بکە ئەوەی دەریم هیچ کەنارە لەکەیەکەوە تۆ مامەڵەی ئەو جوازەکە وەڵاهی بەس ئەو ڕۆهاتیمە بەس ئەو ڕۆهاتی بە تەمایکەی تەواو بێت تۆ کوڕەکەی ئەوی چەند دەبێت و چەندە خەریکی وڵای ئەوڕە خەریکین بەڵام دەری ماوەی زۆری پێستا خلاص دەبێت عینی ئازم ڕۆژەکە چەندە باشە یعنی مامەڵەکەت تاخیر دەبێت یان وەرگرتنەوەی جوازەکەی هەم مامەڵەکەم هەم وەرگرتنەوەکەش تاخیر دەبێت کارەکان چۆن بەڕێوە دەچێت؟ ئێستا بینم زۆر کارەکان زۆر بڕێک تۆ خەڵکێن دەری لە هەولێر دانیشتوی کارەکان پێ باش دەبێت ئێستا لێرە دانیشتمەوە بینم کارەکان زۆر زۆر بڕێک پێشێڕە بە باشی زۆر زۆر باشە تۆ پاسپۆرت دەردەی؟ نوێ دەکەمەوە نوێ دەکەیتەوە چەندە بەسەر چوە؟ بەسەر نەچوە ئێستا 4 مانگ 5 مانجومە سەفەر دەکەیت؟ بەێ بەس تاخیر دەبێتن لە بە سەفەرکردنەکەم ئەس دەکەم زووتر نوێەکەمەوە باشە لەبەر چ دەتەوێت زووتر نوێ بکەیتەوە ینی ترسی ئەوەت هەیە کە کێشە دروستبی و فشار دروستبی لەوەی جیاواز بە زەحمەت نا لەبەرە مشکلانم نییە ئەمن توجارم بەبەردەوام هاتچۆی دەکەم بەس باورم 6 مانجی بمێنێ لە مۆڵەتەکەت نایە لە سەفەر بکەیت دەبین نوێکرێتەوە لەبەر بابەتی نوێ دەکەمەوە لۆی کە مشکلات لە دروست نەبێت مامەڵەکان چۆن ڕای دەکرێن تەعاملی فەرمانبەرەکان چۆن زۆر باشە لەبەرەوەی خەرکە زۆرە سەفەر دەکەم زوو لەبەر ئەو بابەتەیە من نوێ دەکەمەوە باشە بەڕزیدار یعنی پێشتر قسە لەسەر ئەوە دەکرا ینی خەڵکی کوردستان ئەو کاتێک کە ئەو بەڕێوەبەرەتی بۆ یەکەم جار کرایەوە بەیەکەوە پاسپۆرتیان دەرکرد ئەمە پەیوەندی دارنیە بەوەی بەیەکەوەش کاتەکەی تاو دەوێت ناچار بن بەیەکەوە بێن جارێکی دیکە ئەزمە دروست بێتەوە لە نەخێر لەبەرەوەی ئێستاوانی ساڵی 2010 نزیکەی 150,000 پاسپۆرتمان دەرێت 2011 هەروەها 150 ئەو خەڵکێکەوە ئەو کاتی پاسپۆرتی وەرکرد 2010 و 11 و 12 ئێستا ماوەکەی بەسەر دەچیت
نزیکەی 300,000 کەس دەکات خەڵکە حقوتی دێ نوێ دەکات و بەس ئەمە داواکارێکەمە وەک پێش باسمان کرد ئەوەی کە سەفەر ناکە ئەو یەک دوو ماگەی تاوەکو پاسپۆرتمان بۆ دێ یارمەتیمان بدات یارمەتیتان بەڵێ. ینی کاتێکی دیکە بێن کاتێکی لەبەرەوەی موافقان لە بەغداد تاخیر دەبێت موافقەکە لە بەغداد یانەوە تێتە حەملماکەن چارەسەر نییە ینی ئەو دەسەڵاتە لە بەغدا وەربگیرێتەوە لێرە ینی مامەڵەکان ڕایی بکرێت لە کاتێکدا ئێمە هەرێمێکین تا ڕادەیەک دەسەڵاتی خۆمان هەیە ینی قەواری خۆمان هەیە بەپێی دەستور ئێمە بەستراینەوە یعنی ناتوانانی هیچ شتێک بکەین دایرێکی سیادیە وەکو ڕەگەزنامە نیشینگە پاسپۆرت سەر بە بەغدایە هەموو شتەکان ئەو تعلیمات و قرارات کە لێوێ دەدەسی ئێمە دەبی تەنفیزکەین ئێمە ئەومان لە دەستەکە وڵاتیان لێرە دێن بەڕاستی منیش لەگەر هەندێک وڵاتی کە باسییان کرد داواکارم کەواشێنێکی گەورەترمان بۆ بکرێ ئەو خەڵکەی کە لێرە ڕاوەستا ئێستا ئەگەر قاعاکی گەورەتری لە دەرەوە ڕناوەستی دەچی لە ژۆرە دادەنیشی و کێشەشینێ لەوانەیە گە 2 ساعت 3 ساعت تاخیر بی کێشەی نییە بەڵام لە دەرێ ڕادەوەسی لەوانەیە ئیزعاج بی زۆر باشە تۆ پاسپۆرت دەردەکەیت بۆ منداڵەکەم دەر باشە بۆ منداڵەکەت چۆن دەبینی دۆخەکە ئاساییە پێت باشە دۆخەکە زۆری زەعامەت چکو ڕەمەزانیشە بێتاقەتی کردو بەلێ زۆر چکو ئەو چەند ڕۆژە دێ نێرانە چەند ڕۆژە ئیشەکان زۆر سستی دەڕۆن سستی دەڕۆ بەڵێ لە ینی چەند دەبی تۆ هاتچۆ دەکەیت تقریبا ئەوە 4 ڕۆژە دێم هەر دەلێتن ڕۆژێکت کەوە ماوەیەکی دادەن هەتا ماوەی شتەکان دەدرێت منیش بە بۆی هاتی میێرانەکە ینی لە کار بووی ئێستا بەڵێ ینی 3 ڕۆژ بۆ تۆ زۆر تا حالی نەداوامەوە هاتی میێرانە بازە لە پاسپۆرتەکان دەربین بەڵام ئەو چەند ڕۆژە هەر خەریکم دێم ئیشەکان ناڕوات باشە تۆ سەردانی بەپەلەت هەیە منداڵەکانم نەخۆشن بۆ نەخۆشن. بەڵێ باشە بۆ تۆ ینی هەوڵت نەداوە بە شێوەک لە شێوەکان لەگەڵ بەڕۆی بەر قسە بکەیت بۆ هاوکاریت بکە بەخوای چ بکەین ماسەر خەڵکەکە هەموو وایە خۆ بەس ئێمە نینە ینی زۆربەی ئەوە لێرە نەخۆشن ئەکیت نیوە لە نیوە نەخۆشی هەیە نیوە لە نیوە نەخۆشی هەیە باشە سەبارەت بە واستە و واستەکاری بەڵێ هەیە نییە بەخوای بڵێ نییە ڕاست نییە دەبی هەندێک شت هەیە چکە ئینسان دەبینیت بەڵام ئەمە بەبێ واستهاتی نێرانە حەق خۆمان چۆنەوە دەکەم بەڵام من بۆ بۆش منداڵەکانم نەخۆشە پێویستی هەیە پاسەپۆرتێکی زوو بۆ دەربینم نەخۆشم بەڵێ باشە بابزانین بەڕێزدارەوە دەڵێ منداڵەکانم نەخۆشە پێویستیم بەوەیە کە جوازەکەم زوو دەربێنم بەوەی سەفەر بکەم و دەڵێ 3 ڕۆژە کاتی بێستان 3 ڕۆژەکە بەخۆی لەوانەیە خەڵکێ بە 3 ڕۆژ 4 ڕۆژی بیکە بەڵام هەموو ئیشەکەی یەکەم جار کە دەچێت بە سەرچی وەردەگری استمارەکەی پڕ دەکەیەوە هەموو یشی ساعتەکە لە پاشەندەی یەکوانە ماوەیت درۆدا دەدرێت ئێستا بوویتە ماوەیت نزیکەی هەفتەیەک ماوەیت دادرێت جاری دوم دێەوە هەرەوەندێ نازانم یعنی 3 ڕۆژەکە لە بۆچ بووە ئەوەی نەخۆشە دەرکرا بۆچی بوو بەخوای درۆژ چوومە بانک گوتیان بانک چەک نانووسرێتن هەر درۆژەکان گەڕامەوە دو هات میێرانە تا ماعیدیان بۆ نووسیم لە ماعیدەکەی گوتی کاکە بڕۆ داوام نمایە ساعت 11 گوتی قەپا دەکەن داوام نمایە ینی هەموو لەبەر ئەو گەرمایە بوون لە پێشێکە ڕاوەستا بووین کاکە آخر نابێتە گوتیان ساعت 11 دایرە قەپاتکەن خەڵک وەرمەگرێت بەڵام ئینسان کە نەخۆش منداڵی بەس ئێستاش دەڵێت ئەگەر لێرەش ئەم معاملەتە تەواو بیتن دەبی 2 مانگ چاوەڕێ بکەیت مثلا کابرا منداڵێکی زۆر نەخۆشە مثلا حالەتیوە دەگەکرێتەوە ناتە لای من نەکۆ ئەوەی نەخۆشە ئەمە پێشتر باسمان کرد بەس ئێوە VIPشتانەیە خزمەت خدمە سەری ئەوەی خەڵکەکەەوە وەزعی باشیانەوەی دەتوانیم 250,000 دەدات 250,000 زۆرە بۆ نمونە باگە خەڵکێک نەیبێت چ بکەت ئەگەر نەیبێت دێتە لایمە ئەوی بە پێ توانامە یارمەتی دێن بەس ناتوان مۆچ خدمە سەریعەکەی بکەم ینی ئەوەندەی لە دەسەڵات ئەوەندەی لە سەڵاتی ما کە فایلەکەی نەفسی ڕۆژ دەنێرمە بەغدایە موافقە بێتەوە بە هەفتە چیە بەدا ڕۆژیە دەتوانم ئەویش کە سڵاحی حکومە خەڵکی ڕۆژانە دێتن کاوەی نەخۆشە ئەوەی خاوەن شەیدیشە بەڕاستی دەمەوێ ڕۆنکردنەوەش دەم خێزانی شەید لەگەر منداڵەکانی لەگەر دایک و باوکی شەید یعنی ئەوانە بێنە لایما فەرقێکی زۆری پێدەکەین لەگەر خەرچی وانە خۆش بێ بەسەر چاو خەرچێکشە هەیە کە چوویتە مەتار پاسپۆرتی بەسەر چووە گەڕاندیتانە ئەوانە ئەو حالەتانە ئەمە پاش پێشە بۆ دەکەن
ناوتان زۆر لە لای قەداوەی قەدەغەی لەسەروی کەسی بەلیست لە ماندێتن لە عامەی لە ماندێتن وەکوون ئەن کتاب دەکرێتن چەند کەس وەربگیرێتن بە کتاب لە ماندێتن نەق دەکرێتە سە داوایرەکان و داخلی سیستەمی دەکەین و بەڕێ دەکەین یعنی لێرە ئێوە سێرش دەکەن هەر قەدەغەی سەفەری لەسەر بین ناتوانین سەفەر بکاتین کتاب ئەگەر ناوی هەبوو لە سیستەم کتابی لۆ دەکەینەوە لە بزانین ئەگەر هەڵگیرا بیتن کتابەکەمان لۆ دەگەڕێتەوە بەڕێ دەکەین ئەگەر نەبوو ناتوانین سەفەر ئەمە بەس بۆ دانیشتوانی هەولێرە یان دەرەوەش نانە بەس کوردستان بەس کوردستان بەڵێ ئەوە سیستەمی مە بەس کوردستانە بەشە چکەمان هەیە ئامە بەغداش دەگرتەوە بەڵێ یعنی ئەوەی ئێستاکە پەیوەندی بە هەولێر و شارەکانی کوردستان بەڵێ هەتا ئێستا گوتان چەندتان ڕێگان نەداوە سەفەر بکەنیان ئاشکرا بوون ناوی لە سیستەمی هەبیتن ناتوانین سەفەر بکاتن زۆر هەیە ڕۆژانە لەوانەیە سێ کەس چار کەس ئەوە هەمان ڕۆژانە بەڵێ هەیە ناومان هەیە لە سیستەمی یعنی ڕۆژانە بەڵێ هەیە ڕۆژانە هەیە خەڵک هەیە دێتنە سەفەری قەدەغەی هەیە لەسەری ئەوەی کە گیرایە یا حالەتی هەڵاتنە ئەو حالەتانە ناتوانێتە سەفەر بکاتن بەڵێ هەڵاتنە پارەیە بەڵێ وەکو ماڵ ئەگەر مەسەلە لەسەر پارە بیتن قەدەغەکردنی هەبیتن مادە کوشتن بیتن هەرچ ئەوەک بیتن پێمان دەڵێتە سیستەمی بەجێرەوی کتابمان هەیە کتابەکە دەردەین و کتابی لۆ دەکەین و ئەگەر لۆ ینی گرتن بی حالەتی گرتن بی شورتەی خۆمان هەیە دەیدایان بنە مکافحە و دایانگرن ئەوە چەند ڕۆژە خەریکی مامەڵە وڵات 4-5 ڕۆژ بۆ بە 4-5 ڕۆژی جیاواز وەرگرتەوە لەبەر چییە؟ خزمەت گوزاری بەپەلەیە؟ پارەت داوە؟ پارەمدا 250,000 250,000 VIP 250,000 بە ماوەی 4 ڕۆژی 4 ڕۆژ 5 ڕۆژ زیاتر ناخایە ئەگەر پارەی بدەیە تەواو باش ئەم خزمەت گوزاریە؟ وەڵڵای ناوەڵڵە باش نییە ینی حەقوای هەموو خەڵک یەکسان بی ئەو چییە ئەوەی بەسەرەوەی کە پارەی هەیە زووتر معاملاتی بڕاوی پارەی بدە زووتر باشتەی باش نییەوە بۆ هەمووان وەکو یەکبی باشتر بۆ هەمووان وەکو یەکە بەڵام بە دوومان وەردەگرنەوە گەلک زۆرە دوومان چۆن باش سڵاوتان لێبێ بۆ تو خێزانت پاسپۆرت دەدەین بەنیازن سەفەرکەن بەڵێ وڵا ئەوە نوێ دەکەینەوە سەفەر دەکەن یا هەر دەری ناوەڵە سەفەر دەکەین سەفەر دەکەن هەر بۆ خۆشی یان بۆ وڵای بۆ خۆشی باش زۆر باشە مامەڵەکان چۆن ڕایی دەکەن باش وڵام کێشتان هەیە چێسم نێ ناوەڵە واستە واستە کار بینیوە شوام نيدنا أي ما مالكان كون شلون بقى والله باش عايبينها تقريبا باش شيشتان نعم الحمد لله باشا أو حالة السورة سفرنا كاو جواز من بتأكيد دلهم 160 كوا سفري بيناكا يكم 160 بله حق خوش پاسپورتی بلام اگر او خلق یارمتی مام دا و قلبالغه پیانا بی خوشكا خود سبو كيش تشيا زانا بين بلد شكل أمين كتكم سفرية أبو لين دري مثلا الدواء كان أبو كونفرنس كان بس كونفرنس كرد بتوع السفرية أو تسمع حد ما قام الباسبور نكدنوي حد ما قام إيه طبعا أنا هاتم بابي شيدا هاتم دير دري أو كاتي أو يعني نفوسنا أخوات السيراقينيا هاتم السيراقي ديرم دير كاتي اجتماعي دير كاتي اجتماعي استعمال جويز يا تادي ميركوانا حب مانجا إيه حب مانجا بابي شيدا بلى حب مانجا من بيوما حب مانجا بلى تولى قرمة ورا بارسيني لا ضرر بري باشا لقل مانبا بابزاني كشيء توتسي ورس كاكيدا ببورا أو خاتونا دلي مدالة كم باوكي شيدا حب مانجا خريكي درهناي باسبورتم بلام تاوكي استا اخر طبعا بحرز كم كهاتم نوي كموا ما جياز لسردتو ام لما جنور هذا اسم بمحاملاتك كهاتم قلت يا والله انا اخوات الكات اجتماعي نسيوا راقدي الكات اجتماعي دوما بازر وجامبيو ما قيدناك اسا هاتم ولا كوتاي ما جيسيو ام
پەنجەمۆری کچەکەم کردیا ئێستا من هاتیمە دێت تەواوە یعنی مەحنایچە دەرە 23 مانگ من تەماشاکە تەواو نەبی دەچێ لای مۆزەفەشی نازانی من بەڕێوەبەرم دێ لای من تەماشا دەکەم متاکیدم ئەم کێشەکەم گارەگار ناکەم لێرانە خوشی من متاکیدم تەواو بۆم کە ئێستا کە حەزەکەی تەسویرش دەکەی بزانین تەواو بۆیان بەڵام مۆزەفەکە نازانی قەیدی سدەیەتە من بڕۆ تەواوە بکە بێ حەب قەید ناکە بەڕێوەبەر لۆچ بەڕێوەبەر مۆزەفەکە کوێ لای ئیشەکە لۆ ناکەیان ئایدی وینیان دێ لای من پێیانم گوتی دێ لای من تەماشا دەکەم تەواو بووم کە متاکیدم دەچین تەواو بووە ئەو هەماگەی باز دەکەی سێ مانگ و چار مانگ لەسەر قەیدینە لێرە ئەمنیانی مەبەستمەوەی کە ئەتوو یەکسەر پاسەپۆرتەکەت بێنە تانی دەری بێنێ ئێستا کە جارێشکە ئەو هەبێتەیە ئەو هاتاخیر نابی سێ مانگ لە جنسیەی کارتی نیشتمانیش لە بەغداد دەردەچی ئەوی لەسەر حساب مەکە بەڵام قەیدنیا من المهم من پاسپۆرتەکە کە دێتە دەستمەوەندە مانگەی پێچوە بەس بزانین ئەو ئەمن ئێستا کە دەچینە بۆ تەماشا دەکەم تاکیدم تەواو بۆ نیشتە داچی مەیسوونە لا طبعا باش ئەو خوشکەی ئەوەی قوشەی ئێستا کە تاکیدم کردێت تەواو بۆ لە تەبع ئێستا لێ تەمانەکە کەوایە جیازەکەت دەستا خۆش بەس لێرە دێت تەواو نەبێ یعنی ئەم کەینێ بێمەوە سوء تەفاهمەکە ئێستا تەبع مشکلە نییە مشکلم لەسەر تەوابوونەکەینێ بەس مەوعیدە کلۆ دانی گوتیان 23 مانگ وەرە 23 مانگ کاتن تەبع دەکرێت ئەو سعات 12 کات کە دێت تەواو نەبێ تەواو نەبێ ئێستا تەواو دەبێ موافقەی هاتۆمە تەبع ناکەین بۆچ پێم گوتی جواز نییە کە جواز نەبی تەبع ناکەێت تا دێ ئەوی حالەتی زەروریە تەبع دەکرێت ئەمە باسمان کرد لە بدایەتی بەرنامەکەی یعنی حالەتی زەروری دەکرێت ئەوەی کە جێگای سەرنجیمنی ڕاکێشە لەگەڵ ئەوەی خەڵکێکی زۆر شار دەکەن پاسپۆرت وەرگرنەوە پەلەیانە لەگەڵ ئەوەشدا ئەو هەموو پاسپۆرتێک کە ئێستا دەیبینن باسییان لەوە کرد کە تاوکو ئێستا هاوڵاتیان پاژەوەی مامەڵەکانیان ڕایی کراوە و جیازەکانیشیان بۆ دەرچووە بەڵام ئامادە نین ئەو جیازانە وەربگرنەوە بەڕێستا دیدار بەڕاست ئەو ژمارە زۆرە چەندە و ئەم هاوڵاتیانە پێشتر چۆن مامەڵەیان کردووە بۆ ئێستا وەری ناگرن ئەمە زۆر زارباز دەکەن خەڵکێکەوە ئیشی بە پاسپۆرت نێ بەڵام قەڵەباڵغی دروست دەکات ئەوە یعنی کە دەلیلەکە ئەو پاسپۆرتانە نزیکەی 4000 پاسپۆرتە 170 لە 6 مانگی زیاتر چکە ئێمە مانگانە تەمەشا دەکەین بزانین چەند پاسپۆرت درایەوە چەند مایە ئەوی تر یعنی خەڵکەکە نایە چەند جاریش ئاگادارمان کردینەوە قەڵەباڵغێکی بەلاش دروست دەکەن باشە زیاتر لێرە لەم شوێنەدا ماوەتەوە یعنی بۆچی یاسایەک نییە لەوەی هەر کەسێک کە جیاواز وەرنەگرێتەوە دەبێت سزا بدە دروست کرد ئێمە نووسراوی ڕسمیمان لەهاتووە لە بەغدا کەوا لە 6 مانگ زیاتر پاسپۆرتکان ڕام کرد بەڵام جارێک بۆ ما کرد کێشەمان بۆ دروست لەبەرەوەی ئەو پاسپۆرتانە کە بستەوێ ئیبتال دەکرێت کە ئیبتال کرا ئەو هاوڵاتیە جارێشتر دەبی معاملە کێشەمان بۆەوەی یارمەتیان بدەین ئەو ئیشەمان نەکردووە دانا بە ناچاری دەبی ئەم پاسپۆرتەکان چەند ساویشمان لەسەر کراکەوە بنێرین و شتێکی تریش هەیە یعنی ئەو پاسپۆرتانە ئێستا کە لێرکانە ئەوەی کە تەمەشای دەکەی نێزیکەی 700 پاسپۆرتە 700 پاسپۆرت تێدایە لە 2011 و 12 و 17 و هاتیە پاسپۆرتی دروست کردێ نات تێدا دەتوانانی ئێستا بۆ نمونان دەشی دەربینیت ئەگە سەی نفتین باشە ئەو پاسپۆرتە 2015 2015 یعنی 4 ساڵەوە پێش ئەوەیان 2016 ئەوەیان 2016 ئەوەندە ساڵە بەجیان یانی هاتیە پێشترش کە قەڵەباڵغی دروست دەبی ئەمە 2010 ئەوە تاریخ ینی پێتانوانیە ئەزمەی سەرچی دروستکردنی ئەو فشارە لە بەڕێ بەراتێکەوە و خەڵکانە کە ئێستا نزیکەی 4000 کەس ماڵێکە خەڵکە گلەی دەکات دەبێ ئەمەش گلەی خۆمان باز بکەین ینی کە یشی پێنیە باشە و قەڵەباڵغی لۆ چییە باشە دوا پێیامە چییە بۆ هاوڵاتی دوا پێیامەوەیە کار هاوڵاتیەک ئەگەر کە حالەتی زەروریە دێتە بەڕێوەبەراتەکە معاملەکەی تەواو دەبی پاشەوی سەردانی بەڕێوەبەر یان ئەفسەری نووسینگە بکە بڕێ حالەتی زەروریە تاکو یارمەتی بدەین بۆی لە دوای گلەیمان لێ نەکە
ئەوە یەک ئەوانەی کەوا ئیشیان پێ نییە کە سەفەر ناکەن تکامە وایە کەوا سەردانمان نەکەن چکو ئەو کێشەیەش حەل دەبی ئەمە چەند ساڵێکە ئێستا تەنها کێشەی پاسپۆرتی بەتاڵمانەیە کێشەی شەبەکە و شتی ترمان نییە ئەوەش وەکو باسم کردەوە بکەیتەوە وەزیری ناوەخۆنیە ئەو ئەقدانە تەوقیان ناکرێت پاسپۆرتەکەمان بۆ لەم بەدواداچوونەدا بۆمان دەردەکەوێت کە گلەی و گازاندەکانی هاوڵاتیان کە ڕاستەوخۆ لەم بەڕێوەبەرایەتیە ئاراستەی بەرپرسی بەڕێوەبەرەتی پاسەپۆرتی هەولێریان کرد و ئەویش لەلای خۆی وەڵامی بەشێکی لە گلەی و گازاندەکانی دایەوە دەردەکەوێت کە بەغدا هۆکاری سەرەکیە لە دواکەوتنی وەرگرتنەوەی پاسپۆرت بۆ هاوڵاتیان هاوکاتیش بەشێک لە هاوڵاتیانیش بەبێ ئەوەی پێویستیان بە پاسەپۆرت هەبێ و سەفەر و گەشتی بەپەلان هەبێت بۆ دەروەی وڵات یەکێک لەو هۆکارانەیە کەوا دەکات فشارێکی زۆر لەسەر بەڕێوەبەراتیەکان دروست ببێ و تا ڕادەیەکیش ئەوانەی کە مافیان هەیە لەوەی زوو پاسەپۆرت بەدەست بێن و سەفەر بکەن و یاخود نەخۆشەکانیان بۆ دەرەوەی وڵات ببەن بربەستیان بۆ دروست دەکرێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێن.